هەروەکو ناوی و مۆزیک و دەموچاوی دەیان ساڵ پاش هێشتا ناسیاوە و لەسەر هەموو شتێک دەرکەوتووە، هەر لە پاکێتی خواردنەوە بگرە تاکو پولی پۆست. ئەمە کارێکی هونەری ڕاستەقینەی تەمری مارک ستوتسمەنە کە پۆست ئافیس لە ساڵی 1993 زاینی دایادەر. ئەو تەمرە 500 میلیۆن کۆپی لێ فرۆشراوە، گەورەترین فرۆشتنی تەمر لە مێژووی خزمەتەکانی پۆستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادایە. وارن پێری چاودێری پێشەنگای وان لایف ئێکۆس ئەلڤس لە ناشناڵ پۆرتەگاڵیە. ڕەنگە ئەگەریەوە بێت کە ئێلڤیس یەکێک لە هەر مرۆڤی ناسراو لە هەموو مێژوودایە. ئەلڤس پاشمردین لە ساڵی 77 بەردەوام بوو لە کاریگەری لەسەر هونەرمەندانی گەنج و بەتەمەن. لەوە تا مەرجی ئێلڤیس خەڵک هۆگری بوونا لە زۆر شت هاندەریان بووە، وەک سەرباز ئێلڤیس وەک قارەمانێک بووە وەک کوڕە کە داشی خۆش دەویست. والبەتە ئەلڤس شای ڕاکەنڕۆڵ لە مانسیۆنێک دەژیا و حەزی لە ئۆتۆمبیلی جوان و شتی باشتر بوو لە ژیانیدا. ئەوەی ئێمە هەویستومانە لە مۆزڵی نیشتمانیدا ئەنجامی بدەینەوەیە لە 75 ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێز لای ئێلڤیس بگرین، بە خاونورەیەکی شادی ئەو پەڕی ڕێز وەک بەرهەمەکانی هونەری یادی بکرێ هەتا بەرهەمێک کە ناوڕۆژێکی باشی نەبوو بێت. لە مۆزەخانەی نیوزیلەند بێژارانی تیڤی و سەردیری ڕۆژنامەکان ناوەڕۆکی پێشەنگەکان کە بەناوی پێشەنگەکانی کەمەرهەژینەکان و دەنگ و باز دروستکردن. ئێمە لە ڕوانگەی ئەوە چۆن میدیاکان باسییان لە ڕۆڵی کاری ئێلڤس کردووە تەماشای ئەو پێشانگایە دەکەین. پاتیرۆڵ نووسەرێک بوو لە پێشەنگەکە، ئەو دەڵێ ڕەخنەگەران هەمیشە هەراو هۆریایان نەدەکرد. ئەوان بە ئەلڤسیان دەگوت هیچ بەهرەیەکی نییە. نیویۆرک تایمز گوتی ئەو جنێفرۆش بوو. ئەوان گوتیان ئەتوارەکانی هی لەش فرۆشانن. پاشان ئەو چوو بۆ هۆلیوود و جارێکی تریش ڕەخنەگران زۆر حەزیان لە فلیمەکانی نەبوو، بەڵام خەڵکی زۆر بوون بە پشتیوانی ئەلڤس. وە کۆنسێرتەکەی لە ساڵی 1969دا لە لاس ڤێگس هەموو تۆمارەکانی شکاند. لە کۆنسەرتی ساڵی 72 ئەم جلەی لەبەر کرد، لە خۆیدا هەرایەکی دروست کرد. کۆنسەرتی ئەلۆها لە هەوایەوە یەکەم کۆنسەر بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ زیاتر لە 40 وڵاتان پەخش بکرێت. ئەو دەڕێی نزیکە 1 بلیۆن کەس کۆنسەرتەکەیان بینیون. زۆر لە شتەکان لێرە لە مانسیۆنی ئەلڤس لە گرێسلاند بە قەرزۆی گیراون کە داکیۆمەنتی هەردوو ژیانی هونەری و کەسایەتی دەکات. ئەلڤس لە ساڵی 57 بۆمای 2 ساڵ لە لەشکەر بوو. لێرە شتەن لە ژیانیدا لەو کاتەی سەرباز بووە. چەند ساڵ پاش کە چاوی بە سەرۆک نیکسن کەوت، ئەم چاکتە مەخمەڵیەی لەبەر کرد. ئەو چوو بۆ کۆشکی سپی نیکسن و گوتی دەیەوێت سەرۆک ببینێت و پاسەوانەکە ڕێگەی پێدا. سەرۆک نیکسنی بینی و ئەو دەویست بەشداری لە بربەرەکانی دژە مخەدەرات بکات. ئەمە نیشانەی ئەو کۆبوونەوەیە. گوایە ئەلڤس بەهۆی بەکارهێنانی دەرمانی پزیشکی گیانی لەدەستدا. ڕۆڵ دەڵێی پاش فەرتر لە 30 ساڵ مردم هێشتا بە دوای ئەلڤسدان. نیگەرانی ئەوە بووین تەنها نەوەیەکی دیاریکراو بێتە ئێرە، ینی ئەو نەوەی لەگەڵ ئەلڤسدا ژیان و ئارەزوی موزیکی ئەویان دەکرد. بەڵام ئێستا دەشبینین نەوەی نوێژ دێن بۆ پێشانگاکە. بگرە هەندێک کەسان گوێ لە موزیکی دەگرن. ئەمە راپۆرتێک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا.